ئەم جانتا پردۆسەی کە وەزیری دەرەوەی تورکیا پێوەی دێتە عێراق و هەرێمی کوردستان چەندین بابەتی زۆر گرنگ باز دەکرێت بۆی بزانین کە ئەو بابەتانە چین و گرنگی ئەم سەردانەی وەزیری دەرەوەی تورکیا بۆ عێراق ئێستا چییە کە دۆخەکە بە جۆرێکە دەزانن لە تورکیا قەیرانی ئابووری هەیە هەڵاوسان هەیەەوە بە های لیرەی تورکی بەردەوام لە دابەزیندایە بەرامبەر بە دۆلار و عێراقیش لە دۆخێکی تاڕادەیەک دەکرێت بڵین بەڕووی ئابووریدا باشتر بووە لە نێو خۆی لە چەند ساڵی ڕابردوودا بۆی کە نرخی نەوت بەرزە دەمانەوێتم بابەتە گفتوگۆ بکەین بەڕێز ئاراس عەبدوڵڵا چاودێری سیاسی لە ستۆدیۆ میوانمە کاگەراز زۆر بەخێربێت. سەردانەکەی هاکان فیدان بە سەردانێکی چڕ و پڕ باس دەکرێت 2 ڕۆژ دەمێنێتەوە و چەندین دیداری دەبێت لەگەڵ سێ سەرۆکایەتێکی عێراق وەزیری دەرەوە پاشان دێتە هەرێمی کوردستان. ئەم سەردانە بۆچی لە ئێستایەوە چی باس دەکرێت بە بڕای بەڕێستان؟ بەڵێ دوای دەست بەکاربوونی وەک وەزیری دەرەوە هاکان فیدان ئەوێتی ئەو ڕۆڵە سەرچەی خۆی کەوا پێشتر لە جیهازی هەواڵگری تورکیا ئەو پەیوەندیانێکەوە دروستی کردو دووبارە لە سەر سیاسەتی لە خاریتە لە ناوچەکەدا بەرجەستەی وڵاتانی ناوچەکانی بکات. طبعا کۆمەڵە دۆسی زۆر گرنگی هاکان فیدان هەڵی گرتووە لەگەڵ خۆ دەهێنێ بۆ عێراق بەڵام گرنگترین ئەتوانین بڵێن دۆسیەی تایبەت بە پرسی ئەمنی و پاراستنی ئاسایشی نەتەوەی تورکیا کە ئەوش هەبوونی پەکەکەیە لەسەر سنوورەکان. دووەم دۆسیە کە ئەوش بە دۆسیەکی زۆر گرنگ دادەندرێت بە نسبەت تورکیا بە تایبەتی تورکیا ئێستا سیاسەتی ئاو بەرامبەرنەوەی بەکاردەهێنێت چۆنێتی مامەڵەکردن و نوێکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ عێراقدا لەسەر بنەمایەکی دروست یاخود ڕێککەوتنێکی دروست دەربارەی پرسی ئاو کە لە نێوان تورکیا و عێراقدا هەیە. دۆسی سێمیان دۆسی ئەو تەریقە تەنمیەیەکەوە حکوومەتی عێراق بەتەمایە ڕێگای بەرەسەندن کە ڕێگایکی بازرگانی لە بەسراوە بۆ ناوخاچی تورکیا بکاتەوە کە بەهێڵی شەمەندەفەری بە شەمەندەفەر ئەڕوا بەهێڵێکی بازرگانی گرنگ بەستنەوەی وڵاتانی عەرەبی لە ڕێگای عێراقەوە بە تورکیا و بە ئەوروپاوە کە بەهێڵێکی سەرەکی بازرگانی نوێدانرێت لە نێوان عێراق و تورکیادا ئەو ڕێگەیە تەواو ئەکرێتەوە و ناکرێت ئەوەش گفتوگویەکی توند و تۆڵی لەسەر ئەکرێ. خاڵێکی ترکە زۆر گرنگە زەمینە سازیە بۆ هێنان و وەبەرهێنانی کۆمپانیەکانی تورکیا زیاتر لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان بازاڕی تورکیا لە ڕووی وەبەرهێنانەوە باشە لە ئاستێکی باشدای پەیوەندی ئابوووریەکان لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا ئەوانەوەی ئەو با بڵێن دیاردیە بگوازنەوە بۆ ناوەڕاستی عێراق و بۆ باشووری عێراقیش. لە گرنگترین خاڵیش زەمینە سازکردنی سەردانی سەرۆک کۆماری تورکیایە بۆ عێراق. سەرۆک کۆماری تورکیا لە بەرنامەیدا هەیە لە ئایندێکی نزیکدا وڵاتانی ناوچەکە بەسەر بکاتەوە یەکە لە وڵاتانەش عێراقە. فراهەمکردنی ئەو دۆسیەش کە لەلایەن وەزارەتی خارجی تورکیا و وەزارەتی خارجی عێراق و ینی پێتان وایە لە دوای سەردانەکەی هاکان فیدان ینی وادەی سەردانی ئەردۆغان بۆ عێراق لە بەرنامەی کاری سەرۆکایەتی کۆماری تورکیا هەیە کە سەرۆک کۆماری تورکیا نیازی هەیە سەردانی چە وڵاتێکی ناوچەکە بکە خەلیجی لە وەنزم نیشان عێراق و سەردانی چە وڵاتێکی تریش ئەکا ئەوە بەرنامەی کاری سەرۆکایەتی کۆماری تورکیا جا دەکرێت ئەگەر ناشکرێت دوا ئەخرێ ئەوە کەوێتەوە سەر ئەو بەرنامەی کەوا سەرۆکایەتی کۆماری تورکیادا دای ئەڕژێ لەو بارەیەوە ئەوە کۆمەڵێک دۆسیەی گرنگن. طبعا دوای ئەو دۆسیانشکەوە ئەلان کراوە ئەوە ئاشکرا هەیە کۆمەڵک دۆسیی نهێنیش بەتەکید لە کۆبوونەوەی نێوان وڵاتاندا باسی لەسەر دەکرێت کە لە پاش کۆبوونەوەکان لە پاش ماوەیە کە شتەکان خلاصە بێ کۆبوونەوەکان خلاصە بێ سەرەداویان بە دیارەکەوێ. زۆر باشە کاگاراستوانی باسمان لە دۆسیەی نەوت کرد خۆتان دەزانن کە وەزیری نەوتی عێراقیش سەردانی تورکیای کرد ینی ئێستا کە هاکان فیدان دێتە ئێرە دوو بابەتی زۆر گرنگەیە لە دۆسیەی نەوت یەکەم ئەو قەرەبۆی کە پێویستە تورکیا کە بڕی 1.4 میلیارد دلار بیدا بە عێراق و هەروەها ئەو سکاڵای دیکەی عێراق کە لە دادگای پاریسە بکشێنێتەوە کە عێراق دەڵێ نایکەم تورکیاش دەڵێ گەروانەکەی تێما ئیتر ینی ئەو 170 ئاوەی گرتومانێتەوە ناینێرینەوە ینی پێتان وایە ئەم کێشەیە دەگات بە چارەسەر هیچ دەرگایەکەیە بۆەوەی کە بگەن بە چارەسەر. ئێمە ناتوانین تەخمین لەسەر هیچ ئەنجامی کۆبوونەوەی پێن کە ئێشتا نەکرابێت دوای ئەوەی کەوا کۆبوونەوەکان لە نێوان شاندی تورکیا و عێراق ئەکرێ نەتایجەکان بە دیار ئەکەون کۆبوونەوەش دائیمەن کە لەسەر مێزی گفتوگۆ دانیشێن تەنازل لە خاڵێک و تەنازل لەلایەن ئەو وڵاتە سەبرگەکانە ئەکرێ بۆی بگەن بە یەکتر بەڵام مەبەست من ئەوەی کەلی تێگەیشت من تورکیا ئامادە نییە ئەو 1.4 بدا بە عێراق دۆسیەیەکی بەهێزی هەیە کارتێکی فشاری بەهێزی هەیە ئەتوانێت بەرامبەر عێراق بەکاری بهێنێ چونکە بەڵێ سەرچاوەی ڕووباری عێراق و ڕەوافدەکانی ڕووبارەکانی عێراق هەمووی لە تورکیا و لە ئێرانەوەیە ئەوە بەهێزترین کارتێت سیاسەتی عێراق لەمەدانی بێدەنگە عێراق ناتوانێت لە یاسای
نێودەوڵەتی سەرچاوەکانی ئەو مامەڵە لەگەڵ تورکیا لەگەڵ بەڵێ ئەمە دوو ڕێککەوتنامەی نێودەوڵەتی زۆر گریگمان هەیە کە کاروباری ڕووباری نێودەوڵەتی دەستنیشان کردو و ڕێسا و یاسای بۆ داناوە کە ئەوژ ڕێککەوتنامەی هێڵسنکیە و ڕێککەوتنامەی میکۆنگە لە هەردوو ڕێککەوتنامەش عێراقدا تێدا ئەندامە یعنی وە مسادەقە لەسەر ڕێککەوتنامەکان کردووە لاوازی عێراق و بێسەروەری عێراق وای کردووە و بەهێزی وڵاتانی زلهێز کە لە ناوچەکە و بەرژەوەندەکانیان و پاراستنی بەرژەوەندەکانیان وای کردووە عێراق ناتوانێت ئەو کارتە فشارە لە بەرامبەر تورکیا بەکاربێنێ خۆی ئەوێ عێراق سکاڵا لە ڕێگای دادگای دادی نێودەوڵەتی لەم بارەیەوە تۆمار بکە کە تورکیا پێشێری هەردوو ڕێککەوتنامەی کردووە کە بەڕێککەوتنامەی نێودەوڵەتی هەژمارەکرێ بۆ یاسای ڕووبارە نێودەوڵەتیەکان کە دیزدە و فرات و لقەکانیشی کە لە ئێران داخلی ئەمە بێ ئێمە تەنیا تورکیا پێشێری ناکە پێشێرکاری نەکردن لە بڕینی ئاو لەسەر عێراق ئێرانیش بە هەمان شێوە کە پێڵێن ڕەوافد لقەکان لە قوپەکان ئەوانیش لەلایەن ئێرانەوە بردراوە کەواتە ئەتوانین بڵێن هەر وەک چۆن تورکیا ئەو داری تورکیا ئەڵێ عێراق سامانی نەوتی ژێرخاکەکەی بە موچی خۆی ئەزانێ ئێمەش هەڵقوڵانی ڕووبارەکان کە ناو خاچێ ئێمە بە موچی خۆمانی ئەزانین ئەتوانین بخینە قاڵبێکی نوێی بازرگانیەوە لەگەڵ وڵاتانی ناوچەکە بۆ ئەوی بتوانین ئێمە لە ڕووی ئابووریەوە تورکیا دووبارە خۆی هەڵبستێنێتەوە ئاشتوانێ بگا بۆ ئامانجا چونکە بڕینی ئاو بۆ شکردنی عێراق کارەساتێکی ژینگەی گەورە بۆ عێراق دروستەکە بە تاکیش لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی سیاسەتی ناوچەکە باڵادەستی تورکیا زۆر دیارە بەسەر وڵاتی عێراقەوە عێراق خۆی وڵاتێکە کەوتۆتە ژێر ئەجندای دەرەچیەوە ناتوانێت دەست حکومدارێکی تەواو لە ناوچەکەی خۆی دابکە بۆیە لە هەمیشە لە گفتوگۆکاندا سەیر دەکەین ئەو گفتوگانی کە لە ساڵی 50کانیشەوە لە نێوان عێراق و لە نێوان تورکیا هەبووە لەسەر پرسی ئەو هەمیشە لە گفتوگۆکان تورکیا باڵادەستتر بۆ توانویەتی مەرج زیاتر بەسەر عێراقدا یعنی پێتان وایە ئێستاش دەبێت کە عێراق نەرمی بنوێنێ بەرامبەر بە تورکیا منطقی سیاسەتی نێودەوڵەتی و منطقی هێز لە ناوچەکە ئەومان پێڵێ کەوا تورکیا فەرزی ئێرادەی خۆ لەسەر عێراقەکە باشە کاگارە سێکێکی دیکە لە ئەجەندەی سەردانەکەی هاکان فیدان کە سەردانی هەرێمی کوردستان دەکات لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە گرنگی ئەم سەردانە بۆ هەرێمی کوردستان چیە بێت چەند دۆسەیەک ئەنی گیژگیرە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بۆ نمونە دۆسەی هەبوونی پەکەکە لە ناوسە سنووریەکان کە پێچەوانەی دەستور و پێچەوانەی بنەما و ڕێسا و یاسانی و دەوڵەتیەکانە پەکەکە بۆی هەیە وەکو پەناهەندە لە هەرێمی کوردستان بێ وەڵام وەکو چەک هەڵگرتن پێچەوانەی دەستورە بۆ یەک لە وەرگانە لەسەر ئەوەیەکەوە چۆن بتوانن چاکدارانی پەکە ناوچە سنووریەکان چالاکەکانیان کەم بکەنەوە بۆ ئەوەی کاریگەری هاتنی هێزەکانی تورکیا ئێستاگە سیرکەی تورکیا بە قوڵایی هەرێمی کوردستان و عێراق بە درۆن سەرکردەکانی پەکەکە و چەکدارەکانی کاتە ئامان ئەوەیەک لە وەرگانێکەوە کاری لەسەرەکرێت دوژە و بەرژەوەندیە ئابوووریەکان تورکیا ئەوێتی لەگەڵ هەرێمی کوردستان زیاتر پەرە بە بەرژەوەندی ئابوووریەکانی خۆیان بدات سێم دۆسیە ئەو دۆسەیەکەوە مشتەرەکە لە نێوان عێراق و تورکیا ناردنە دەرەوەی نەوتی هەرێمی کوردستانە دوای ئەو سکاڵایکەوە عێراق لە دادگای پاریزە تورکیا بردەوە وشانەوەی ئەو دۆسیەی ترە چۆن وا بکەن نەوتی هەرێمی کوردستان دووبارە لە ڕێگای بەندەری جیهان و لە ڕێگای تورکیا بگا بە وڵاتانی تر خۆتان دەزانن کە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووشدا بە پێ و ئاڵوگۆڕە بازرگانی کە لە نێوانیاندا هەبووە هەروەها هەناردەکردنی نەوت لە ڕێگەی تورکیا و پەیوەندێکی باشیان هەیە لەگەڵ تورکیا پێتان وایە هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان دەتوانێت ڕۆڵێکی ئەرێنی باش ببینێت لە نێوان تورکیا و عێراق پێش ئەوەی کەوا هەرێمی کوردستان بتوانێت ئەو ڕۆڵە بدینە ئەبێ هەرێمی کوردستان لەسەر ئاسی ناوە خۆیدا ڕێکار و ئیشەکانی لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان و کریکە مؤسسەیەکی شەرعی خەڵکی هەرێمی کوردستان و نەک لەسەر ئەساسی حزب یان حزبەکان بتوانن دانوستانکەن یەکبوون و یەکدەنجی ئێمە و حکوومەتێکی بەهێز ئەتوانین زۆر دەستکەوت بۆ هەرێمی کوردستان دروست بکەین بەڵێ هیچ گومانی تێدانە هەرێمی کوردستان ئەوێتی بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی بپارێزێ لەگەڵ تورکیادا تورکیاش ئەوێتی ئەو بەرژەوەندی لە هەرێمی کوردستان بمێنێ چونکە هەم هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە ئێمە دەروتاکە دەواازەیە لە کاتی هەبوونی قەیرانەکانیش ئەو دەواازەی لە سێمەدا نەخراوە بۆیە تورکیا سوودی هەبووە لە ڕووی ئابووریەوە بۆ هەرێمی کوردستان کاتێ سزای ئاسمانیش بەس ئێمە فەرزکرا لە ڕێگای تورکیاوە توانیمان ئێمە ئەو سزایە بشچێنین کاتێک کە سەرۆکی هەرێم لە ڕێگای تورکیاوە سەردانی پاریسی کرد بۆیە هەبوونی تورکیا وەکو جیرانێک و ڕێزگەتن لە سەروەری یەکتری بۆ هەرێمی کوردستان سوودێکی باشی هەیە بێ گرنگی بۆدن ئەو نێوەنگیریەش کە لە نێوان عێراق و تورکیا هەیە لە کۆبوونەوەکاندا بە تەکید ئەندامی حکوومەتی هەرێمی کوردستانی تێدا هەیە ئەبێ ئاگاداری بەرگە و داتاکانیش بکە لە نێوان حکوومەتی عێراق و تورکیا بەرکەوتنی ساکری دەستخۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکانت کاگەرا زۆر بەخێر بێ بەڕێز ئاراس عەبدوڵڵا شرۆڤەکاری سیاسی لەگەڵم بووی دەستخۆش زۆر سپاس